سنووری ناوچەی قەرەداغ ناوچەیەکی شاخاوی و سروشتێکی دەوڵەمەندی هەیە. ئێرە بۆ ناسراوە کە لە مێژە جێی پێکەوە ژیان و بەردەوامی بووە. هاتووم تا لە نزیکەوە سروشتە دەوڵەمەندەکەی قەرەداغتان پێ بناسێنم. ئەمەی بینن پێوترێ بەردە سوار. لەسەر ئەم بەردە ئەفسانەیەکی هێجگار زۆر هەیە، بەڵام ئەوەی کە منەی بینم تەنها دیاردێکی سروشتێ و ڕوویاوە. ئەو یەکێک لەو ئەفسانانەی کە ئەگەڕنەوەڵەن گوایە ئەمە داتاشراوە. ئەم بەردە کەسێک هاتووە و دای تاشی و بەم شێوازە ژێرەکەی بڕیوەتەوە و تەنها بەشێکی بچوو کێشتەوە. ئەفسانێکی تر هەیە ئەڵێن گوایە ئێرە زێڕوزیوێکی زۆری لێ و شوێنی ئارامگای یەکێکە لە شاژنەکان یاخو شازادەکان، بەڵام هەروکو پێم وتن ئەمە تەنها و تەنها دیاردێکی سروشتیە کە لێرە ڕوویاوە. چەندین گەنجی ئێرە کۆبووەتەوە و جۆرێک لە ململانیان دروستکەوتیانە چی ئەتوانێن بەردە بخاتە خوارەوە. بەشکە من بتوانم بیجوڵێنم تۆزەک دڵنیا بن کە ناجوڵێ، چکە ئەم بەردە بەردێکی چۆنڵی هەواسراو نییە، بەردێک نییە کەوا بۆ کۆی ژەرنۆدا تاشرابێ یاخود لە ناکاو هات بێت ئێرە. ئەم بەردە تاو بناغی لێرە دروست کرد و بە هیچ شێوازێک ناجوڵێ. ئەم شەو من لێرە کەمپەکەمەکەم و لێرە ئەمێنمەوە شەو بۆی بەیانی خۆم ئامادەکەم و بەڕێ بکەوم بۆ دەربەن مەسووران. بەیانی زوو بەڕێکەوم بۆ یەکێک لە گەورەترین و جوانترین ڕێڕەوە ئاسنینەکان کە لە کوردستان دروست کراوە. بەڵام بەر لەوەی کە بڕۆم بۆ ئەوێ و ئامادەکاریەکانی بەیانی بکەم، پێم خۆشە باسی ئەوتان بۆ بکەم کە ڕێڕەوی ئاسنین سەرەتا چۆن دروست بووە. لە دێر زەمانەوە لە کاتی خۆیان خەڵکی دێهاتیەکان ئەم ڕێڕەوە ئاسنینانیان بەکارهێناوە بۆ گواستنەوەی کەلوپەلەکانیان لە شاخێکەوە بۆ شاخێکی تر، واتە سنووری نێوان ناوچەیەک بۆ ناوچێکیان پێ بڕیوە. بەڵام دواتر لەگەڵ هاتنی جەنگی جیهانی یەکەمەوە ئەم ڕێڕەوە ئاسنینە بەکار هاتووە بۆ گواستنەوەی کەلوپەلە جەنگیەکانیان، واتە بۆی کار ئاسانی بکەن بۆ خۆیان لە کاتی جەنگە هەستاون بە دروستکردنی ئەم ڕێڕەوە ئاسنینە کە پلە پلە شاخەکەیان بڕیوە تاکو بتوانن سنوورەکان ببڕن. بەڵام خۆشحاڵانە لە دوای جەنگ و تاوەبوونی جەنگ شاخەوانانی جیهان هەستان بۆی کە ئەم ڕێڕەوە ئاسنینە کە بۆ جەنگ بەکار هاتووە بیکەن بە جۆرێک لە جۆرەکانی تری وەرزش، واتە بێ بە تایپێک لە تایپەکانی سەرکەشی. لە هەمان کاتە پێم خۆشەوەتان بۆ باسکەم کە لە جیهانە 3000 ڕێڕەوی ئاسنین هەیە. خۆشحاڵانە لە کوردستان 2 ڕێڕەوی ئاسنین هەیە کە یەکێک لەوانە بەیانی زوو بەڕێکەوم بۆوێ. هەر بۆیە پێم باشە بتوانم زووترین کات ئەم شەو بحەوێمەوە و بەڕێ بکەوم بۆ ڕێڕەوی ئاسنینی دەربەن مەسووران. یەکێک لەو دیاردەباوانەی کە لە باو با پیرانمانەوە بۆمان ماوەتەوە بەردەوامە نیشانکردنی ڕێگەکەیە کە بە دانانی چەند بەردێک لەسەر یەک مانایە واگەێنێ ئەو ڕێگەی کە تۆ ئەتەوێ بڕۆیت کە ڕێڕەوی ئاسنینەکەیە ئەمە ڕێگەکەیەتی کەواتە من لەسەر هێڵێکی ڕاست بەردەوامم. ئەمەش دانێکی تر کە بە درێژایی ڕێگەکە
بۆ شێوازە نیشانەکراوە دووبارە ئەمیشدانێکی تر نیشانە بەردەکان منیان گیان بە ئەو خاڵی کە پێویستە بگەم کە دەربەن مەسوورانە ئەو دۆڵەیە ئەگەر لێرەوە دیار بێ بەدەم ڕێوە بیرم لەوا کردەوە باشە خۆ ئەم ڕیزکردنی بەردانە دانانی ئەم نیشانەیە بابەتێکە لە هەموو وڵاتانی تریش هەیە هەر شوێنێکە شاخ بێ ئەم نیشانەیە بەکارێت ڕەنگە ئەمە پەیوەندی بە مرۆڤبوونمانەوە بێ هێندێەوەی کە پەیوەندی بە کللتورەوە هەبێ بۆیە دانانی ئەو بەردەشتێکی زۆر جوانە لەلای من کە تەنها لە شاخەکان ئامابینی وایەشە لە گرنگەکانی شێوەیە لە کاتی وەرزگۆڕینە بێگومان ڕێگەکە دیار نامێنێ بەس ئەو بەردە بەدایم بەو نیشانێ ئەمێنێتەوە لە شوێنی خۆیان ئێستا گەیشتمە دەربەنەکە ئێرەوە پێویستە کات کە خۆم ئامادە بکەم بۆ هەنگاوەکانی دواترە سەرەتاوی کە گرنگە یەکەم کڵاوێکی باش کە سرم بپارێزێت لە هەر زەبرێک یا کەوتنە خوارەوەی بەردێک یا هەر ڕووداوێکی تری لە ناکاو هارنێسە لەگەڵ لانیاردە کە گرنگێکی تەواوی هەیە و کەمێکی تر ئەیبینن ئەم پێداویستیانە چ دەورێکە بینین و چۆنیش بەکاریان جگە لەوەش دەستکێشیش بە هەمان شێواز پێویستمان بە دەستکەشی باشە بێت بۆی بتوانم دڵنیا بم لە سەلامەتی خۆم بەڵام بەر لەوەی کە هارنێسەکە بەستم پێویستەکە دڵنیا بم لەوەی کە گیرفانم هیچی تیان نییە من مۆبایلم پێ پێویستەکە لای بم چرخم پێیە و تەنانەت ئەم چەقۆیش پێویستەکە پێم نەبێت چونکە لە کاتی هەر ڕووداوێکی لە ناکاوە گەری هەیە لە گیرفانمان بشکێت یاخود زەبرێک بەر جەستەم بگێنێ قاچەکەی باشتر وایە کە دەستێکی پیا تێپەڕێت نە زۆر تون بێ نە زۆر شل بێت لانیاردەکە ڕۆڵەشی گرنگە بینێ ئەمڕۆ گرنگە کە کوالێتێکی باشی هەبێت و کڵاوەکەش بە هەمان شێواز لە کاتی چوونت بۆ شاخ گەر پێویستی بەکاری تەکنیکی یاخود بەردەوانی بوو و هاتی بۆ ڕێڕێوکی ئاسنین ئەوە پێویستە دڵنیابی لەوەی کە لە هاوکارێک زیاترت پێویستە بێت چونکە لە کاتی دەستکردن بە چوونت بۆ شاخ پێویستیدان بە هاوکاریەکترە بێت هەر بۆیە ئێستا یەکێک لە هاوکارەکانم یەکێک لە هاوڕەکانم لە ژوور و چاوەڕێ من پێویستەکە بچم بۆ لای سڵاو یاخوا بەخێر سەرتا بەر لەوەی کاکە میران بناسن پێم خۆشە پێتان بڵێم کە سڵاوکردن و باوەشکردن بە هاوکارەکەتە هێز و توانایەکی تەواو جیاوازت پێبەخشێ لە ڕۆژەکەت بۆ سڵاوتر بکەیت کاکە میران چۆن بینەران بوو ناسن من ناوم میران محەممەد ساڵح حسێنە و ناسراوم بە میرانی حاجی ساڵح لە ناو تەواوی شاخەواناندا کاکە میران ئێرە لە 6 بربەست پێک هاتووە هەر کامێک لە بربەستەکان درێژی و بەرزی جیاوازە بربەستی یەکەمیان درێژی و بەرزەکەی چەندێکە ئەمە ڕێڕەوی یەکەمە ناوی بربەستی دەربەن مەسوورانە بە ناوی دەربەنەکەوەیە یەکەم ڕێڕەوە بەڵێ کە درێژەکەی 7 مەتر و 10 سانتینە و بەرزەکەشی بریتێ لە 5 مەتر و نیو هەروەک کەمێک پێش ئێستا بۆم باسکردن کە ئەم پێداویستیانی کە ئێمە بەستومانە هەر یەکە و گرنگێکی خۆی هەیە سەرەتا بەر لە دەست پێکردنت پێویستە کات لانیاردەکەت بکەیتەوە و بەم شێوازە یەکێکیان دیوێکیان بەم شێوازا بێ و دیوەکەی تریان بە پێچەوانەوە بێت من کاکە میران پێش تۆ ڕۆم تاوەکو هەنگاوەکانی دواتر پیشانیان پیشانیان بەم شێوازە کاگەی تام خاڵا پێویستەکە لانیاردەکە بگوازیتەوە
کاکە میرا من گەیشتمە خاڵی یەکەمم. ئێمە دوو هاوکارین هاوکارەکەم دەبێت لەم خاڵە بۆ ئەو خاڵە تێپەڕێت و بچێتە خاڵێکی تر ئەوجا ئەو کات من ئەتوانم بچمە سەر ڕێڕەوەکە و بچمە سەر یەکەم خاڵ. هۆکاری ئەوەش کە دەبێت ئێمە لەسەر دوو خاڵی جیاواز بین بۆ ئەوەیە ئەگەر خوا نەخواست سیمەکە لە کاتی منە ئەم سیمە قرتا هەردووکمان لەسەر ئەم دوو خاڵە یەک خاڵ نەبین بۆ ئەوەی کە هەردووکمان بکەوینە خوارەوە. کاکە کوردین ئێستاش ئەگەینە تافگە و بربەستی دووەم کە ناوی تافگەی هێلانە کۆترە. ئەم ناوە ئەبێ لە چی هاتە بێت؟ ئەم ناوە هەڵبەت ئێمە خۆمان ناومان ناوە لەوەوە هاتووە کە هێلانی کۆتری زۆر زۆرتیە و هێلانی باڵندەی زۆر زۆرتیە وێ ناومان ناوە هێلانە کۆتر. لێرە دەنگی باڵندەیەکی زۆری ژێت و هەر بەپی ئەم دیمەنەش بێ ئەبێ وازح بکە بۆچی ناوتا لێ ناوە. کاکە میرانگەشینە دووهەم تابلۆی شوێنەکەمان درێژی و بەرزی ئێرە بە چەندێک بێت؟ درێژی ئەم ڕێڕەوەیان 34 مەترە و بەرزەکەشی 23 مەتر و نیوە. ڕێڕەوی دووهەم بە پێوەی کە دیارە سەختێکی زۆری هەیە بەڵام لەبەرەوەی من و هاوکارەکەم پێکەوە بەردەوام ئاگامان لە هەنگاوەکانی یەکترا و بە یەکەوە هەنگاو ئەنین بۆیە پێم وانییە کە هیچ مەترسێکی ئەو تۆ لە ڕێمان بێت. هەروەکو لە سەرەتای وتمان پێویستەکە مەودای نێوانمان ماوەی نێوانمان ئەوەندە زۆر بێت کە هەڵەتی کەوتنە خوارەوەیە ئەو بەر من نەکەوێت یا من بەر ئەو نەکەوم. بەردەوام بە کاکە میران ئێستایتر لێرەوە بنەتوانم منیش سەرکەومە سەرەوە. لێرەوە پێویستەکە لانیاردەکە بوازمەوە سەروتر. لە هەر کاتێکا پێویستیت بە پشوویان بوو پێویستەکە یەکێک لە لانیاردەکە بگوازیتەوە بۆ ئێر باشتر بێت. ئەم شازە توانی کەمێک پشوو بێن. هیچ مەترسێکی نییە تاو تاوای بینن سەلامەتە. بەردەوام بە. ڕێڕەوی ئاسنینی دەربەن مەسووران پێک هاتووە لە 6 بربەست کە بە درێژایی 145 مەتر و بەرزی 74 مەتر دروست کراوە. کۆی گشتی پلەکانی ئەم پرۆژەیە 192 پلێ و 191 شوێندەستی بۆ دروست کراوە. بۆ دانانی هەریەک لەم پلانە 2 کون و 2 بۆڵ بەکار هاتووە بۆ دڵنیایی زیاتر لەمانەوەی و هەموو ڕێکارێکی سەلامەتی بۆ گیراوەتە بەر. لە هاتنت بۆ ڕێڕەوی ئاستین نابێت دەست بە سیمەکەەوە بگرین هەر بۆیە تکایە ئەم سیمە زۆر بەکار مەهێنن لەبەرەوەی لانیاردەکە سەلامەتی تۆی پاراستۆ و لێرەوە توانیت مامەڵە لەگەڵ بەردەکانە بکەیت. ئەمە بربەستەکەیە هەرچەندە تابلۆکەی زۆر بەرزە بەڵام درێژی و بەرزیەکەی بێت چەند بێت؟ وەڵێ ئێرە ڕێڕەوی سێم ڕێڕەوە ناوی ڕێڕەوی کەڵەلاندا درێژەکەی 18 مەتر و نیوە و بەرزیەکەشی 12 مەترە.
لێرە دیمەنەکە تا بێ جوانترە بێ کاکە میران. بەڵێ جا لە سەرتر جوانتریشە بێ جوانتریشە بێ دڵنیام. کاتی دروستکردنی ئەم ڕێڕەوانە کاتێکی زۆر دژوارمان تیا بەسەر دیارە بە سەختیەکی زۆر تێپەڕیون تایرەتان دروست کردووە. بەڵێ پێم خۆشە لەسەرەوە کە پشوێکمانە بە تەواتی بۆمان باسکەیت. ئینشاءڵڵا. پێویست ناکە هیچ کاتێک لە هاتنت بۆم ڕێڕەوی ئاستینانە پەلە بکەی لە هەنگاوەکانتە. پێویستەکە دڵنیابی لەوەی کە چۆن هەنگاوانەیت و لەش کاتێکە لانیاردەکە گوازیتەوە. حاڵە میران ئێرە کەمێک پشوو بین و بۆم باسکەی کە ساڵی چەند و چۆن ئێرەتان دروست کرد. لە ساڵی 2022 بۆ 2023 ئەم ڕێڕەوانەمان دروست کرد کە دەستپێکی لە ساڵی 2022 بوو کۆتایەکەشی لە 5/5/2023 ڕۆژی کۆتایی بۆ ڕۆژی ئیفتتاح بوو. کاکە میران بۆم باسکەی ئەگەر بەسەرهاتێکی خۆش یان شتێکی پێکەنی ناوی لێرە ڕووییا بێ لە کاتی دروستکردنی ئەم ڕاڕەوەیە چی شتێک هەبووە؟ بەڵێ برادرێکمان بە ناوی کاکە ڕاوێش لێرە چێشتونانی حەزاگرت خۆشەویستی لە بینی ڕێڕەوی 3 و ڕێڕەوی 4دا بوو. ئیتر بە خەری خۆی خەری کرد و بە ئاگرەوە شتانەوە لە پڕ ئاگرێکە گەورەی کرد و ئاگرێکی گەورەی دروست کرد تا کوژانمانەوە جلەکانیشی سودا دیمەنێکی زۆر پێکەنایی. تەندروستی چۆن بوو لە دوای ئەوە؟ تەندروستی زۆر باش بوو، سەلامەت بوو، هیچ کێشێکی نەوبەزەوە بوو. دیارە خۆشی پێکەنینی بە ویلەکە هاتووە ترسا تەواو ترسا کە خۆی گەڕیگرت زۆر ترسا. بەردەوام بین پێما بە 3 ڕێڕەوی ترمان ماوە. بەڵێ 3 ڕێڕەوی ترمان ماوە. ئەسا ئەگەین بە ڕێڕەوی 4ەم کە ناوی ڕێڕەوی کەڵەکە بەردینەیە. یاڵە باچین بۆ کەڵەکە بەردینە و بیبینین. ئێرەش ڕێڕەوی کەڵەکە بەردینەیە، درێژەکەی 27 مەترە و بەرزیەکەشی 11 مەترە. ئەمە 4ەم بربەستە. بەڵێ ئەمە 4ەم بربەستە، 4ەم ڕێڕەوە. بێگومان لە سەرەتای وەرزی زستان تا کۆتایی وەرزی هاوین بارانێکی زۆرەوە ئێرە تاڤگەیەک و ئاوێکی زۆری پیا تێپەڕێ. هەر بۆیە ئەوەی کەی بینن ئەم شوێنە کە ئێستا وشکە بەهۆی پاییزەوەیە. بەڵێ لە پاییزە لە مانگی نۆە ئیتر وشکەکە لە مانگی 8 بۆ 9 ئاویتیان نامێنێگینا ئاوێکی جوانی هەیە و دیمەنێکی سروشی لەو بەردانەوە ئاوێتە خوارەوە و لە مانگی 11 بۆ 12ش ئاویتیێتەوە، یعنی تقریبا 2 بۆ 3 مانگ ئاویتیانە، ما باقیەکەی ئاویتیایە. بێگومان یەکێک لە خاڵەکانی سەلامەتی لە هاتنت بۆ ڕێڕەوی ئاستینەوەیە کە لە وەرزی زستان و کاتی باران و هەورەتیش هیچ کاتێک گونجاو نییە تۆ بیت بۆ ڕاڕەوی ئاستن، چونکە ئەم ئاسنانە ئەگەری گواستنەوەی لە کاتی هەورەتریشقە و بارانی زۆرە پێم وا بێت مەترسێکی زۆر دروستەکەن ئەم ئاسنانە. لەبەر سەختی شوێنەکە و زۆری ڕێژەی بارانباری لە ناوچەکەدا مەترسیەکانی لافپا و هەورە بروسکەوا دەکەن نەتوانیت لێرە بە سەلامەتی دەرباز بیت، چونکە بەهۆی ئەو ئاسنانەی کە بۆ سەرکەوتنە سەرەوە دانراون کە گەینەرێکی باشن بۆ کارەبا و هێزی هەورە بروسکە، چونکە هەورە بروسکە موگناتیزیە. ئەو بارانی کە هەورەکان هەڵی دەگرن باری جێگیریان هەیە کە تەزوو دروست دەکەن. کاتێک هەورەکان دەجوڵێن ئەم تەزووە بوارێکی موگناتیزی پێک دەێنێت کە لەگەڵ بواری موگناتیزی زەویدا هاوسەنگە و بەم شێوەیە بریسکە موگناتیزیەکە دەگاتە ئاسنەکە و ژیانت دەخاتە مەترسیەوە. ئێرەوە ئاستەنگەکان زیاترە بن چکە گۆشەی شکانەوە زیاترە بێ. بەڵێ بەس تەواویتر لە دوایە ئەوە کەمێک خۆشە بێت ڕێگاکە.
ئێستا بۆم باسکە کە ئەمە تابلۆی پێنجەمی کونە چەقەڵە درێژی و بەرزێکی چەندێکە؟ درێژەکەی 7 مەترونیوە بەرزەکەشی 6 مەترونیوە. بە تێپەڕبوونی کات ڕێگەکانی ڕێڕەوی ئاسنین دەستی کرد بە کشان بەرەو ناوچە شاخاویەکانی دەرەوەی زنجیرە شاخەکان. لەگەڵ بەناوبانگبوونی ڕێڕەوی ئاسنین چەندین ڕێکخراو هەستان بە دامەزراندن و پاراستنی بە شێوازێک کە شیاوی سەرکەوتن بمێنێتەوە. لەمڕۆدا ڕێڕەوی ئاسنین لە چەندین وڵات هەیە، هەم لە شاخەوانی و هەم لە سەرکێشی. وەشایانی باسە کە ڕێگەکانی ڕێڕەوی ئاسنین مەودایەکی فراوان دابین دەکات لە ڕووی ئاستی کارامەیەوە بۆ کەسانی سەرەتایی و شاخەوانانی بازمون و دابینکردنی ڕێگێکی سەلامەتر بۆ ئەو کەسانەی حەز بە سەرکەشی دەکەن لە شاخی سەختدا. ئێرە کۆتا بەربەستە. بە ئێرە کۆتا بەربەست و شەشەم بەربەست و تافگەیە. درێژی و بەرزی ئەم ڕاڕەوە چەندێکە بێت؟ بەڵێ درێژەکەی 30 مەترە و بەرزەکەشی 12 مەترە.